کۆمیتەی ناوەندی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران بەدڵێکی پڕ لە داخ و کەسەرەوە ڕاودەگەینێکە ڕێکەوتی 13 ژوئیەی ساڵی 1970 زاینی هاوڕێی تێکۆشەر دکتۆر عەبدوڕەحمانی قاسملو سکرتێری گشتی حیزبەکەمان کە بە سەردانێکی کورت و بۆ هێندێک کاروباری حیزبی چوو بۆ وێن شەهید کراون. سەرەتای هاوینی ساڵی 1970 لە کاتێکدا تێکڕای خەڵکی کوردستان خەریک بوون خۆیان بۆ جەژنی قوربان ئامادە دەکرد کە ئەمەش هاوکات بوو لەگەڵ چلەی ماتەمینی خومینی ڕێبەری باڵای شۆڕشی ئێران لەو ساتە وەختەدا ڕادیۆی حیزبی دیموکرات لە ناکاو مۆسیقای ماتەمینی و شمشاڵەکەی قانەمەڕە لێدرا و بێژەری ڕادیۆکەش ئەحمەد شێربەیجی بە دەنگێکی حەزین و ماتەمبار هەواڵی تیرۆری دکتۆر قاسملو هاوڕێکانی ڕاگەیاند کە لە کاتی وتووێژ و دانوستاندا لەگەڵ دیبلۆماتەکەی کۆماری ئیسلامی ئێران لە سێمین خولی گفتوگۆکان و لە 13 تەمووزی ئەو ساڵەدا لە ڤێننای پایتەختی نەمسا کەوتنە بەردەڕێژی گولە و تیرۆرکران. بەوەی کە لە بەردەم ئەم ڕووداوە مێژوویەدا ڕامان دەگرێت ئەوەیە کە پاش تێپەڕبوونی نزیکەی 27 ساڵ بەسەر ئەو ڕووداوەدا هێشتا بکوژان و ئەنجامدەران و تاوانبارانی ئەو ڕووداوە دەستگیر نەکراون و ئاکامی کەیسەکەی نادیارە. تەوری ئەمجاری ڕوودا و مێژوو بە میوانداری چەند کارکتەرێکی سیاسی و دیبلۆماتی بیانی لە چەند دیدارێکی جیاوازدا لە چەند ئەڵقەیەکی تایبەتدا قسەکردن لەسەر ڕووداوی تیرۆر و نهێنی کوژرانی دکتۆر قاسملو هاوڕێکانی و چیرۆکە جیاوازەکان و دیوی پشتەوەی ئەم ڕووداوە و لایەنە شاراوەکانی و هەڵدانەوەی لاپەڕێنێنەکانی کەسی تیرۆری قاسملو هاوڕێکانی و ڕۆڵی دادگاکانی نەمسا دوای زیاتر لە چارەکە سەدەیەک لەو کەیسە. بینەرانی یاسی سڵاوتەن لەبێت بەڕێزان بۆ قسەکردن لەسەر ڕووداوی تیرۆری دکتۆر عەبدوڕەحمانی قاسملو هاوڕێکانی لە ڤێننا و نهێنیەکانی پشتی ئەو کارەساتە و ڕۆڵی داگاکانی نەمسا لە داخستن و کرانەوە و لێکۆڵینەوە لە کەیسەکە لە چەند ئەڵلقەیەشی ڕوودا و مێژوودا میوانداری هەریەک لە بەڕێزان مستەر فێردینان هینە بیشلەر دیپلۆمات و ڕۆژنامەنووس و مێژوونووسی نەمسایی هەروەها بەڕێز حەسەن شەرەفی جێگری سکرتێری گشتی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران و هەروەها بەڕێز مامۆستا سەپان نوێنەری حیزبی دیموکراتی کوردستانی ئێرانی پێشوو لە ئەڵمانیا بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەریە. سەرەتا دێمە لای ئێوە بەڕێز فێردینان زۆر بەخێر بێ بۆ بەرنامەکە سوپاس بۆ ئامادە بوونت. ڕۆژ پێش کاکە ببوورە کوردیە نازێن زۆر بەخێرێت. مستەر فێردینان ئەپرسم ئێوە لەکەیەوە ئاشنا بە دۆزی کورد بوون بۆچی کورتان هەڵبژارد بۆ ئەوی لەسەر دۆزەکەی کار بکەن و ڕۆژنامەنووس و مێژوونووسێکی نەمسایی. Why did I choose Kurds? بۆ کوردم هەڵبژارد بە پلەی یەکەم چونکە وەک مرۆڤ من کوردم خۆشەوێ. دووهەم زۆرینەی دۆستە باشەکانی من تا ئێستاش هەر کوردن. سێهەم ئاگاداری مێژووی پڕ لە تەنگ و چەڵەمە و پڕ لە کارەسات و تراژیدیای کوردم. ئەوەی مێژووی کورد لەلایەن گەلێک لە زانایان و مامۆستاکانی مێژەنووسی ئەوروپایی کاری لەسەر کراوە کە ئەم مێژوویە هێشتا پێویستە کاری لەسەر بکرێت. باشە بۆچی کوردت خۆشویست ینی چی وای لە کردی کە کورد بکەیتە دۆزێک بابەتێک بۆ نووسین؟ وەگوتم باشترین دۆستەکانی من تا بە ئیمڕۆ کوردن. ئێستاش هەر دۆستی منن. زیاتر لە 40 ساڵە ئەم دۆستایەتیە بەردەوامە. من ئەم دۆستانەی خۆمم نەگۆڕیوە، ناشیان گۆڕم. بە دڵ خۆشم ئەوێن و ئێمە دۆستی یەکترین لەبەر مێژوەکەیان. مێژووی نەتەوەکەیان واتە مێژووی کورد. لەو بڕوایەدام کورد دەورێکی گرنگیان لە مێژووی جیهانا دیوە. لە ئێستا ئەم دەورە ئەبینن. دەوەربینینەکەیان درێژەی هەیە. ئەوە تا ئەبینین کورد بەگشتی لە پانتاییەکی بەرفراوانە دش بە داعش شەڕەکە. لەم ڕۆیەوە ئەتوانن ببن بە کۆڵەکەیەک و جێگای متمانە پێکردن بۆ ئاشتەوایی و بە یەکەوە ژیانی نەتەوەکان لە ناوچەکە، بۆ ئەوروپایەکان و بۆ ئەمریکا، واتە بۆ هاوپەیمانەکانی ناتۆ ئەکرێ ببن بە جێگای ئومێد و پشتپێبەستن. ئەم هاوپەیمانەتیەی کورد لەگەڵ وڵاتانی ڕۆژئاوا ئەتوانرێ لە ڕووی سەربازی و استراتیژی، لە ڕووی تاکتیکی و تەکنیکیەوە
بۆ هەموو لایەنەکان گرنگ بێ و کەڵکی هەبێ. ئەوروپایەکان زۆر پێداگری لەسەر یارمەتی مرۆیی و ئینسانیەکەن، بۆیە کە لە شەڕی دژ بە داعش یارمەتی کوردان ئەتوانن ببن بەهۆیەک بۆ سەقامگرتنی بنەماکانی دیموکراتی لە ناوچەکە. ئەوروپایەکان خۆیان ئەزانن کە دەبێت یارمەتیدەری کورد بن و لە مافەکانی کورد پشتیوانی بکەن. وڵاتانی ڕۆژئاوا لەم ڕۆژ قەرزداری نەتەوەی کوردن و لەسەریانە کە یارمەتی کورد بن. مستەر فردینان، ئاشنایەتی و دۆستایەتی و نزیکیت لەگەڵ سەرکردە سیاسیەکانی کورد چۆنە و تاکوێیە؟ من کە ئێستا ئێوە بەم خوێنگەرمی و بەم گڕوتینەوە ئەبینم خۆمم بیرەکەوێتەوە کە لە 1976 وەک ڕۆژنامەنووسێکی گەنج خوازیاری ئەوە بووم کە دەستم بە هەواڵ و خەبەری زۆر سەرنج ڕاکێش بکەوێت. من هەواڵنێری ڕادیۆی نەمسا بووم بۆ بەشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. لە 1974 تا 1976 لە بەیروت بووم. لە 1970 لە ئێران لە تاران بووم. ساڵی 1976 بە دروستی 40 ساڵ لەوە پێش لە نەمسا لە ڤێننا ئاشنایەتیم لەگەڵ دوو سەرکردەی کورد پیا کرد. مام جەلال کە ئێستا سەرۆکی سەرکەوتووی یەکێتی نیشتیمانی و نەوشیروان مستەفا کە لەو کاتا لە پلەی خوێندنی باڵا لە بواری زانیاری و سیاسی و دیموکراسی بۆ دکتۆرای خوێن. من لەو کاتەوە لەگەڵیان ئاشنایەتیم پیا کرد. ئەم ئاشنایەتیە بوو بە دۆستایەتی و ئاشنابوون لەگەڵ هەموو ڕێبەران و سەرکردەکانی کورد. ئەم ئاشنابوون و دۆستایەتیە تا ئێستاش درێژەی هەیە و پەیوەندیم لەگەڵیان بەردەوام. مستەر فردینان، ڕاتەگرم ئەچمە لایەکی دیکە لە میوانەکانم و دواتر ئەگەڕێمەوە بۆلات. مامۆستا سەپان ئەمەوێ ئەو پرسیارە بکەم کە ڕۆڵی ئێوە لە حیزبی دیموکرات ساڵانێک وەک نوێنەرایەتی و حیزب لە ئەڵمانیا کارتان کردووە. ئەمەوێ ئەو پرسیارە بکەم کە دۆستایەتی و نزیکیت لەگەڵ دکتۆر عەبدوڕەحمانی قاسملو چۆن بوو؟ چەند جار ئەو سەرکردەیەت بینی و چۆن هەڵێ سەنگێنیت؟ ئەرز بێ من لە 79 تا 83 نوێنەری حیزبی دموکرات لە ئەڵمان بووم. دیارە یەکەم جار من لە نەورۆزی 79دا دکتۆر قاسملوم لە مەهاباد بینی، چونەوە پێشتر لە عێراق و پاریس بووم، لە ئێران بووم، بەڵام لە 78ەوە کە بۆ خوێندن بۆ درێژدان بخوێند چوون بۆ ئەڵمان. ئەوە بوو کە لە 79دا بۆ یەکەم جار من لە مەهاباد بە خزمەت دکتۆر قاسملو گەیشتم و دکتۆر قاسملو ئەڵبەتە کەسایەتێکی زۆر لە بەرچاوی کووردە، یعنی لە ڕێی سیاسی دیپلۆماسیەوە، لە ڕووی خوێندەواریەوە، لە ڕووی زاناوی تێگەیشتنەوە کەسایەتێکی کەمێ نەبوو لە جیهانی سیاسەتدا، کەسایەتێک بوو کە تەنانەت سەرکردەکانی وڵاتانی ئوروپایی ڕاوێژکاریان پێدەکرد. ئەو کەسە یعنی کەسایەتێک بوو بەڕاستیەکەی خوازیاری چارەسەرکردنی کێشەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان بوو. بڕوایشی زۆر قایم و قۆڵی بە دموکراسی هەبوو، بڕوایشی زۆر قایم و قۆڵ بوو، گرنگی بەوە دەدا کە لە ڕێی ئاشتەوایی، لە ڕێی دانووسانەوە کێشەی کورد چارەسەر بکرێ. هەر بەو بوونەیەشەوە دکتۆر قاسملو بەر لەوەی کە تەنانەت بگەڕێتەوە کوردستانی ئێران، هەتا شۆڕشی گەلانی ئێران بە تەواوی سەرکەوتوو بێ و ڕێژێمی شا بڕوخێ، لە هاوینی 1970دا تەنانەت ئەو وەختێک کە خومێنی لە نەجەف بوو، هێشتا نەجەفی بەجێ نەهێشت بوو، هەیەتێکی حیزبی دموکرات چوون سەردانی ویان کرد، بەڵام خومێنی وەری نەگرتن. ئەو بوو کە یەکێک لە فەقێکانی یا مەلاکانی خۆی ناردەگەڵ وان قسە بکە و ڕاو بۆ چوونیان وەربگرێ. پاشانش کە خومێنی لەسەر داخوازی شای ئێران و بڵین پێداگری سەدام حوسێن مەجبور بوو نەجەف بەجێبێڵە، عێراق بەجێبێڵە بەرەو نوفەل لە شاتۆ لە پاریس چوو. دکتۆر قاسملو ویستی لەوێش هەر خومێنی بەتەنێ ببینە، بەڵام بەداخەوە بۆی ڕێک نەکەوت کە بتوانێت داخوازەکانی خۆی، بیر و بۆچوونەکانی خۆی، شێوەی کارکردنی دوای ڕوخانی شا لە ئێران بە دەگەڵوی مناقەشە بکە. باش، کەوایە وەک ئەوەی کە ئێوە پێناسەیەکەن قاسملو یەکێک لە سەرکردە دیموکرات خواز و ئاشتی خوازەکان بووە. ئەم سەرکردەیە ئەم ڕێبەرە خەتەری لەسەر چی هەبووە؟ ئامانج لە تیرۆری دکتۆر قاسملو چی بوو؟ ئەو ڕووداوە چۆن ڕوویدا؟ کێشەی سەرچیەوەیە تۆ لە هەموو ئەو
وڵاتانەدا یا لە هەر جگایە کە ئیدەولۆژێک دەیەوێت خۆی بەسەر وڵاتێکدا بسەپێنێ خۆی بکاتە حاکم دەگەڵ بناماکانی دموکراسی ئەوەی کە ئێمە وەکو کەسانێکی سەردەم لێ حاڵینەوەی کە لە وڵاتانی ئوروپاییدا بە شێوەیەکی دموکراسیەنی ڕێزگرتن لە مافی خەڵک، ڕێزگرتن لە خواستەکانی خەڵک، ڕێزگرتن لە بیر و بۆچوونی خەڵک دەگەڵ بازە ئیدۆلۆژیەک نایەتەوە و هەر ئەوەش بوو کە هەر لە سەرەتادا خۆمێنی کە کاتێک کە دەنگ درا بۆی کە ڕژیم لە ئێران ڕژیمی کۆماری ئیسلامی بێ زۆر بە ڕاشکاوی ئەوەی ڕاگەیان کە خودمختاری یا هەر شێوەیەک لە فێدراڵیەت دەگەڵ بناماکانی کۆماری ئیسلامی ئێراندا نایەتەوە. بەڵام قاسملو زۆر حەزی لەوە دەکرد کە بتوانێت بەرەیەکی دموکرات بەرەیەکی سیاسی لە ئۆپۆزیسیۆن پێکهاتووی لە ئۆپۆزیسیۆن پێک بێنێ کە بتوانێت لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کاردانەوەیەکی سیاسی و کاربۆکردن بە شێوەیەکی دموکراتیک یعنی شێوەیەکی ئاشتی لە نێو پارلماندا کار بۆ ئەوە بکە بتوانێت کە مافی نەکرد نەتەوەی کورد بەڵکو هەموو نەتەوەکانی دیکەی ئێران کە نەتەواتەکانی ئێران وەکو بەلوچ وەکو تورکمەن وەکو ئازەری وەکو عەرەب لە چوارچێوەی قانون ئەساسی ئێراندا دەستوری ئێراندا دابین بکرێ و بتوانن خەڵکەکان بە مافی یەکسانیەوە بژین یعنی هیچ جیاوازێک لە ڕووی مافەوە دەگەڵ فارسێک یا دەگەڵ هەیەت حاکمەدا نەبێ حکوومەتی جناوەندی لە ئێراندا هەبێ بەڵام لە هەموو هەرێمەکانی ئێراندا لە کوردستان لە خوزستان لە تورکمەن سەحرا لە بەلوچستان ئەوانە حکوومەتێکی محلی هەبێ کە بتوان بۆ خۆیان کاروباری خۆیان بەڕێوە بەرن هەر ئەوەی وەک مثلەن تۆ لە وڵاتی شۆک و ئاڵماندا دەیبینی یا ئەوەی لە سویسرا هەیە. باشە کەواتە لە دوای تیرۆرکردنی قاسملو میدیاکانی جیهان ئەم هەواڵەیان چۆن بڵاو کردەوە یا با بڵێم دەستی تۆمەتیان بۆ چێ درێژ ئەکرد چێ لە پشتی ئەم ڕووداوەوە بوو؟ ڕاستەکەی وەیە یعنی کاتێک کە و کارەساتە قەوما سەرەتا هەموو مێدیاکانی جیهان یا هەموو بڵین ڕاگەیەنەکانی گشتی بە شێوەیەکی گشتی پەنجەی خۆیان بۆ لای ئێران درێژ دەکرد چون لەو تێڕۆرکردنەدا کەسانی ئێرانی بەشدار بوون هەیەتی مفاوەزە ئێرانی بوون یعنی کە وەختێک ئەوان هەبوون و ئەوان شەهید کراون بەڵام ئەوان دیکە بە زیندوی ماونەتەوە دیارە بە زۆر بە ڕاشکاوی پەنجە بۆ ئێران ڕادەکێشر. باشە بەڵام باس لەوە کرێت کە دکتۆر عەبدوڕەحمانی قاسملو یەکێک بۆ لەو سەرکردانەی کە دۆستی نزیشی بەنی سەدر بووە کە یەکەمین سەرۆک حکوومەتی ئێران ئەکات کە بەرپرسی و فەرماندەی هێزە هێزە گشتی چەکدارەکانی ئێران ئەکات و بەنی سەدر بۆ خۆی دۆستی کورد بوو و دۆستی نزیکی قاسملوش بوو کە قاسملو بەم شێوەیە لەگەڵ حکوومەت دۆستایەتی هەبووە بۆچی ئەبێ بکرێتە ئامانجی تیرۆرکردن یاری؟ ئەوڵەن جارە بەنی سەدر هیچ دۆستایشی لەگەڵ قاسملو نەبوو قاسملو هیچ هەندێک لەسەر چاوەکان ئەوە ئاماژەی پێکەن بەنی سەدر هەم دۆستی کورد بووە هەم نا بە پێچەوانەوە بەنی سەدر ئەو کەسەیە کە کاتێک بوو بەسەر کۆمار دوای کۆنگرەی چوار لە حوزەیران یا بڵین لە تەموزی 1970دا کە شەڕی دەستی پێکردەوە لە کوردستان دوای شەڕی سێ مانگە کە لە هەشتادا لە ڕاستیەکەیدا لە 1970دا شەڕ دەستی پێکردەوە لە حوزەیراندا بەنی سەدر ئەو کەسە بووکتی من پۆستاڵەکانم داناکەنم تا کوردستان ئارام نەکەمەوە یعنی حزبی دموکرات لە ناو نەبم پێشمەرگە لە ناو نەبم کەسێک وا چۆن دەبێتە دەڵێن خاڵی ئەوەی وتوە نەک بەنی سەدر نەخێر ئەوە قسەکانی بەنی سەدر هەیە لە ئیسفەهانێکە ئەو دەمی بە عنوانی فەرماندەی کولی قوا دانرا بوو ئەو قسانەی کرد بەڵام لە سەرەتای وحتا وەختێک کە حزبی دموکرات لە شوڕای میلی مقاومەتدا بوو بە ئەندام یەکێک لە کێشەکان ئەوە بوو کە حزبی دموکرات بەنی سەدری وەکو سەرۆک کۆمار قبوڵ نەدەکرد چونکە کورد دەنجیان بە سەرۆک کۆماری بەنی سەدر نەدابوو تاکو بەسەر کۆماری خەڵک بەڵام هەر لەو سەرەتایەوە لە ماوەیەکی کەم لە پاش ڕوخانی شاو دکتۆر قاسملو وەک ئەندامی مەجلیسی خیبرەکان قبوڵ ئەکرێتە هەڵەبژێرێت بەڵام بۆ خۆی بەشداری مەجلیسەکە ناکات. نەخێر
لە ڕاستیدا دکتۆر قاسملوو بۆ خۆی پێداگری لەسەر ئەوە دەکرد کە من وەکو نوێنەری ئەو خەڵکە متمانەیان بە من کردووە دەنجان بە من داوە من دەبێ بچم بەڵام کۆمیتەی ناوەندی دەفتەری سیاسی حیزبی دموکراتی کوردستان زۆر بەرگریان لەوەی کرد کە دکتۆر قاسملوو نەچێتەوێ چون مەترسی ئەویان هەبوو دەیان کورد ئەگەر تەنانەت نەتگرن نەشت کوژن زیندانی دەکەن ئەتۆ وەختێک کە باوەڕت بە ئەساسیشی دموکراسی هەیە باوەڕت بە بەرقەراری حکوومەتێکی پارلمانی هەیە لە ئێراندا و داخوازی ئەوەی کە دەڵی خودمختاری بۆ کوردستان و دموکراسی بۆ ئێران ئەوە دەگەڵ بنەماکان وەکو خومێنی ڕایگەیان دەگەڵ بنەماکانی کۆماری ئیسلامی نایەتەوە ئەتۆ بچێوێ بەدڵنیایەوە ناگەڕێەوە کوردستان ئەوە بوو کە دکتۆر قاسملوو نەچوو بۆ تاران و بەشداری لە کۆبوونەوەی مەجلیسی خبرەکاندا نەکرد تەنانەت وەختێک کە ئەندامەکانی ئێوەی هەڵبژاردرابوون بۆ مەجلیسی خبرەکان دانیشتبوون خومێنی کوتی لە قسەکانیدا ئیشاءالله عزدەدین حوسێنی فاسید و قاسملووی فاسید دەنێ ئێدانین یعنی هەر لەو کاتەوە معلوم بوو کە دژایەتێک لەگەڵ کەساتی قاسملوو هەیە ئەم دژایەتیە لە پای چی ینی هەندێک لەسەر چاوەکان ئاماژە بەوەکەن کە حیزبی دیموکرات هاوکاری و پشتیوانێکی تەواوی شۆڕشی گەلانی ئێرانی کردو بە ڕوخانی شا هەتا باز لەوە ئەکرێت لە سەردەمی ڕوخانی شایە حیزبی دیموکرات ئەم ڕۆژەی کردووە بە جەژن ئەو مێژووی کردو بە جەژن لەوەیدا هیچ دوڕدونجێک نییە شتێک نییە کە نەتەوەی کورد چەساوی دەستی ڕژێمی شا بوو گەلی کوردیش وەکو هەموو گەلەکانی دیکەی ئێران وەکو هەموو نەتەوەی ئێران خوازیاری ئەوە بوو ڕژیمی پاشایەتی لە ئێران بڕوخێ ڕژیمێکی دموکراتیک ڕژیمێک کە دان بە مافی نەتەوەکان دابێنێ هەموو نەتەوەکان وەکو یەک سیر بکرێن هەموو نەتەوەکان یەک مافیان هەبێ پشتیوانی لەو شۆڕەشە دەکرد پشتیوانی لەوە دەکرد کە شابڕوخ حکوومەتیشی دیکە بێتەکایەوە بەڵام کەس زانیاری لەسەر ئەوەی نەبوو کە حکوومەتی داهاتووی ئێران ئەو حکوومەتی کە پاش ڕژیمی پاشایەتی دێتە سەرکار چه ئامانجێکیە چ مەڕامێکیە شێوەی حکومڕانەکەی شێوەی بەڕێوەبردنی وڵاتەکەی چۆن ناو چۆن دەبێت ئەوەنە کەس پێشتر نەیدەزانی بەڵێ بەدڵنیایەوە کوردیش لەو ڕێگایەدا شەهیدێکی زۆریدا زۆر باش سەرەتا بەو پرسیارە بێمەلات تۆ یەکێک لە دۆستە هەرە نزیکەکانی دکتۆر عەبدوڕەحمانی قاسملووی کە مێژوویەکی درێژ لە خەبات پێکەوە کارتان کردووە ئەو سەرکردەیە چۆن بینی چۆن دکتۆر عەبدوڕەحمانی قاسملوو هەڵەسەنگێنیت کەسایەتێکی سیاسی ئیجتیماعی فەرهەنگی و کەسایەتێکی شارەزا لە سیاست و دیپلۆماسی نێونەتەوەییدا تقریبا دەتوانم بڵێم لە زمانی خۆیدا کەم وێنە بووە لە کورداشتی وە هەڵ نەکەوتووە یا بەدەگمەن ئەگەر هەڵکەوت بێ کە من پێم وایە هەڵ نەکەوتووە و کەسایەتێک بوو کە دەیتوانی بە لێکدانەوەی خۆی بە بۆچوونی خۆی بە زانستی خۆی و بەو زمانزانی کە لە چەندین زماندا شارەزا بوو دەیتوانی لەسەر هەموو ڕووداوێک شوێندا بنێ و لە هەر مەحفلێکدا لە پەیوەندی دەگەڵ هەر باسێکدا ڕاو بۆچوونی خۆی دەربڕی بە دەیتوانی کۆبوونەوەکە و کەسانی نێو کۆبوونەوەکە شوێنیان لەسەردا بنێ ئاشنایەتی حەسەن شەرەفی لەگەڵ دکتۆر عەبدوڕەحمانی قاسملوو ئەگەرێتەوە بۆ زمانی خەباتی ئەو لە توودا یاخود لە پاش دامەزراندن و دەستپێکردنەوەی خەباتی حیزبی دیموکرات ئەو پەیوەندی و ئاشنایەتیە دروست بوو ناوی دکتۆر قاسملوو لە نێو ڕێزەکانی حیزبی دیموکراتی کوردستاندا بۆ هەمووان ئاشنا بووە هەرچەند خۆیان نەدی بێ من یەکێک لەوانە بووم کە لە ساڵەکانی 63 و ئەوەوە کە وەکو ئەندامی حزب وەرگیرام و لە کومەیتەکانی نهێنی بە تایبەت لە مەهاباددا کارم دەکرد ناوی دکتۆر قاسملوو بۆ هەمومان ناوێکی دیار و ناسرااو بوو بەڵام بە خزمەتی نەگەی بووم بەڵام لە جەڕیانی شۆڕشی گەلانی ئێراندا ئێستا شۆڕشەکە بە تەواوی سەر نەکەوت بوو دکتۆر قاسملوو هات بۆ بەنهێنی لە شاری مەهاباد کاری ڕێخستن و کاری پێڕاگەیشتن بە حیزبی دەکرد من ئەو وەختە بەنهێنی لە ماڵی یەکێک لە دۆستەکانی من کە دەواقعدا دۆستی دکتۆر قاسملووش بوو لەوێ یەکترمان بینی بۆ یەکەم جار و هەر لەوێ ساڵی چەند بوو ساڵی 1357 بوو ئەگەر بیکەی بە ئەگەر بیکەین تقریباً دەبێتە 78 78
باشە بابچینە سەر ڕووداوی تیرۆری دکتۆر عەبدوڕحمانی قاسم و هاوڕێکانی لە ساتە وەختی گفتوگۆ و دانوستان لەگەڵ دیپلۆماتە ئێرانیەکان لە ڤێننا. حەسەنی شەرەفی چۆن ئەو ڕووداوەمان بۆ ئەو گێڕێتەوە؟ ئایا ئەم ڕووداوە بۆ ڕوویدا بۆچی دکتۆر عەبدوڕحمانی قاسملوو کرایە ئامانج بۆ تیرۆرکرا؟ ئەگەر چاو لە بۆچوونەکانی دکتۆر قاسملوو بکەین و سرنج بدەینە ئەو تێکۆشانەی کە لە ڕابردوودا لەباری سیاسیەوە هەیبووە و ئەو لایەنگرێ قرس و قایمەی کە لە دیموکراسی کردووە لە مافی نەتەوایەتی کردووە لە بەرابەری ژن و پیا و لە کۆمەڵ و لە خزاندا کردووە. دکتۆر قاسملوو بەو بیر و باوەڕەوە ناسراوە و واش ناسرا بوو کە ئەو بیر و باوەڕی خۆی لە هەموو شەڕایەتێکدا دەردەبڕی. ئەگەر بگەڕینەوە بۆ زۆر پێش هەتا دوور لە ئێرانە وەختێک لە چەکۆسڵەواکی دەژیا ئەو دەمیخۆنە حیزبی هەبوو خۆی وەکو خوێندکارێک خوێندەوارێک یا وەکو مامۆستایەکی زانستگا لەوێ بیر و بۆچوونی خۆی لەسەر دموکراسی دەردەبڕی دژی داگیرکاری بوو وار بۆیە لە چەکۆسڵەواکی دەرکرا. بۆیە تەبیعی بوو دکتۆر قاسملوو وەکو کەسایەتێکی سیاسی لە ئێرانشدا ناسرااو بێت. پاشوەی لە ئێرانێدا شۆڕش کرا و ڕژیمی پادشایەتی ڕوخێندرا ئاواتی هەموو لایەک ئەوە بوو کە ئەو مافانەی لە زمانی شادا لە ئازادی و دموکراسی و مافی مرۆڤ پێشێلکرابوون هەموو ئەوانە بێنەدی و خەڵک بە ئاوات و ئامانجەکانی خۆیان بگەن. بەداخەوە ئاخوندەکانی ئێرانێ بە کەلکی خراپ وەرگرتن لە هەستی ئاینی خەڵک تێکۆشان کە سیستیمێکی ئیدئۆلۆژیکی مەزهەبی تایبەت لە ئێرانێدا دا بمەزرێنن کە دەگەڵ دموکراسیەکی نەدەگرتەوە دەگەڵ مافی مرۆڤیەکی نەدەگرتەوە ئەوانی هیچانی قبول نەبوو. بۆیە ئەوان هەر لە ڕۆژی ئەوڵەوە دەیانزانی دکتۆر قاسملوو چێیە بیر و بۆچوونی چۆنە لە مەحافلی بینولملەلیدا بەچی ناسراوە لە ئێرانەدا چ کەسایەتێک و چ ناوبانجێکی هەیە و لە کوردستاندا چ دەورێکی کاریگەری هەیە. بۆیە لە ئەوڵەوە لە وجودی دکتۆر قاسملوو دەترسان. کاتا انتخاباتی مەجلیسی خبرەکان کرا لە ئێرانێ دکتۆر قاسملوو لە ئوستانی ورمێ کە سێ کەس دەبوو هەڵبژێردن دوو کەس لە حیزبی دموکرات هەڵبژێرن کە یەکێکیان دووەمەکەیان بە فێڵ ڕەت کردەوە ئاخوندێک ئایەتوڵا قوڕیشیان لە جەیدانە. بەڵام دکتۆر قاسملوو لەبەرەوەی کە دەنجی یەکەمی هێنابوو دەبەرەوەی کە دەنگەکەی مەودای زۆر بوو دەگەڵ دەنجی دووەم و سەیومەکان نەیانتوانی و دکتۆر قاسملوو هەڵبژێردرا. بەو ناسیاوەی کە جمهوری ئیسلامی و خومینی و کەسانی دەوروبەری لە دکتۆر قاسملوو ئەفکاری دکتۆر قاسملووی هەیە بوو. وەختێک ئەو مەجلیسە هاتە ئیفتتاحکردن خومینی پاش چەند دقیقە قسەکردن بەزاری داهات و ڕایگەیاند دکتۆر قاسملوو لەکوێیە. جوابیان داوە لە نێو مەسکدا کە دکتۆر قاسملوو نەهاتووە وتی بەریا هاتبە. باش دەمزانی دواتر باسی ئەو مەجلیسە بوو ئەلەوێڕا. ئێستا ئەمەوێ بەر لە ببوورە قسەکەت پێ بڕم بەر لە تێڕوانینەکانی ئێوە بۆ چۆنێتی ئەنجامدانی ئەو تیرۆرە و بکوژانی قاسملوو و هاوڕێکانی. ئەمەوێت سەرنجی ئێوە لەسەر میدیا جیهانەکان لەو کاتەیە دوای تیرۆری قاسملوو و بڵاوبوونەوەی هەواڵەکە میدیاکانی جیهان چۆن باسییان لەو ڕووداوە ئەکرد پەنجەی تۆمەتیان بۆ چێ درێژە کرد؟ لایەنەکان ئەوانەی بڕێک واقعبین بوون و ئەوانەی بێلایەنانە هەواڵەکانیان دەگوێستەوە گومانیان دەوەی دانەبوو کە جمهوری ئیسلامی لە پشت ئەو ترۆڕەیە داڕێژەرێتی بەڕێوەبەرێتی و ئەنجامدەری ئەو ترۆڕەیە. ئەوانش کە بە جوورێک پەیوەندیشان بە ئێرانەوە هەبوو ئەگەر زۆر ڕاستە و خۆش نەیانتوانی با شتەکە ئەوەندە ئاشکرا بوو کە جمهوری ئیسلامی تەبڕە بکەن یا بە دوور لە جمهوری ئیسلامی بزانن ئەو ترۆڕەی بە جوورێک باسییان دەکرد کە کەمڕەنگ تاوانەکە بەڕۆ ڕووی جمهوری ئیسلامی بێتەوە. باشە بۆچی ئێران حیزبی دیموکرات و دکتۆر قاسملوو ئەکاتە ئامانج لە کاتێکا کە حیزبی دیموکرات بەر لە شۆڕشی گەلانی ئێرانی یەکێک بۆ لەو هێزانەی کە هاوکاری شۆڕشەکە بووە پشتیوانی شۆڕشەکە بووە چ حیزبی دیموکرات خۆی چ دکتۆر عەبدوڕحمانی قاسملوو تەنانەت ئەوترێت سەردەمی ڕووخانی شا حیزبی دیموکرات ئەو ڕۆژە ئەکاتە جەژن. بۆچی لە کاتێکە وەڵامی ئێرانیەکان بۆ حیزبی دیموکرات و قاسملوو بەو شێوەیە بێت؟ ڕاستەکەی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە وەختێک ڕێفراندۆمێک کرا لە ئێران کە دیاری بکە نەوعی سیستیمەکە لە ئێران پاش ڕژیمی پاشایەتی ئاخوندەکان
شێوەیەکی زۆر نادیموکراتیکیان بەکاربرد وتیان یا بگەڕێنەوە بۆ ڕژیمی پاشایەتی یا جەمهوری ئیسلامی بێ کەلیمەیەک زیاد بێ کەلیمەیەک کەم ئەوە کە بوو زۆربەی هێزەکانی ئێرانی بە سکۆلارەوە بە مەزهەبیەوە بە چەپیەوە هەر بۆەوەی کە خومینی هێرشی دەکردە سەر ئەمریکا بێوە بزانن محتەوای دەسەڵاتەکەی چ دەبێ ئەوان لایەنگریان لە هاتنە سەرکاری جەمهوری ئیسلامی کرد دەنجیان پێدا بەڵام کورد و حیزبی دموکراتی کوردستانی ئێران لە سەروی کورد و دکتۆر قاسملو لە ڕأسی حیزبی دموکراتی کوردستانی ئێراندا کوتی ئێمە دەنگ نادەین بە جەمهوری ئیسلامی بۆ چونکە لەگەڵەوەی کە شامان تاقی کردبەوە بەڵام ئەوەمان تاقی نەکردبەوە بەڵام بە لێکدانەوە دکتۆر قاسملو دەیزانی کە ڕژیمێک ئیدئۆلۆژیک بێ ئیدئۆلۆژیکی دواکەوتوانش بێ باوەڕی نەک بە مافی مرۆڤ نابێ نەک بە دموکراسی نابێ نەک بە مافی نەتەوەکان نابێ بەڵکو ئەسەن دەبێتە سەرچاوی جیاوازی و هەڵاواردن لە بینی ئەو مەسەب و ئەو مەسەب ئەو دین و ئەو دین ئەو نەتەوە و ئەو نەتەوە و لەبەر ئەو شناختە دەنگمان بە ڕێفراندۆم نەدا و لە ڕێفراندۆمدا بەشداریمان نەکرد هەموو ئەوانەی ئەو هێزە ئێرانانی ئەو کات لۆمەی حیزبی دموکرات و دکتۆر قاسملویان دەکرد کە لە ڕێفراندۆمدا بەشدار نەبوون ئێستا هەمویان تەئیدی ئەو سیاسەتە دەکەن و پێیان وایە سیاسەتێکی زۆر ژیرانە بووە کە لە ڕۆژی ئەوەڵەوە بەو ڕژیمەی کە ئەلان هەموو لێ ناڕازین حیزبی دموکرات لە ڕۆژی ئەوەڵەوە بەشدار نەبوو لە ڕێفراندۆمێکدا کە بەستێنی بۆ هاتنە سەرکاری ئەو ڕژیمە خۆش کرد پشوویەکی کورد وەرەگرین دواتر ڕێگەتی قسەکە تاواکەی بەرەزان پشوویەک و پاشان ئەگەڕێنەوە بەرەزان جارێکی دیکە سڵاوتان لەبێ بەردەوامین بۆ درێژدان بە گفتوگۆ قسەکردن لەسەر ڕوودا و نهێنی چیرۆکی پشتی تیرۆری دکتۆر عەبدوڕەحمانی قاسملو و هاوڕێکانی لە ڤێننا وەک ئاگاداری بابەتەکەی ئێمە لەسەر کەیس و ڕووداوی تیرۆری دکتۆر عەبدوڕەحمانی قاسملو و هاوڕێکانێتی لە ڤێننا ئەمەوێت سەرەتا سەبارەت بە دکتۆر عەبدوڕەحمانی قاسملو ئەو پرسیارە لە مستەر فێردیناند بکەم ئایا نزیکی و ئاشنایەتیت لەگەڵ قاسملو تاکوێ بوو ئەو پیاوەت چۆن بینی ئەو سەرکردەیەت چۆن بینی و چۆن هەڵی سەنگێنی بۆ یەکەم جار دکتۆر قاسملوم لە 1970 لە نەوزەنگ بینی کە تازە لە پاریس گەڕابەوە ئەو کاتە ئەو لە زانکۆی پاریس مامۆستا بوو لەوێ لە نەوزەنگ ڕێبەرێکی تری کوردی لێبوو ڕێبەرێکی ئاینی واتە شێخ عیزەدین حوسێنی ئەو بەر لە هاتنەوەی قاسملو بۆ کوردستان لە ناو کۆمەڵانی خەڵکا جەماوەرێکی زۆری هەبوو ئەو لە نەوزەنگ بوو کە بۆ یەکەمین جار پرۆفیسۆر قاسملوم بینی لە مەقەڕی خۆی کە کەمێک خواردتر مەقەڕی شێخ عیزەدینی لێبوو بڕێک سەرۆتر مەقەڕی مام جەلال بوو من هەر لە سەرەتاوە دکتۆر قاسملوم وەک سیاسەتمەدارێکی پێگەیشت و کارامە کەوتە بەردڵ لە خۆمە زۆر بە نزیکم ئەزانی واتە وەک دۆستێک وەک ئاشنایەتیەکی چەند ساڵە چووکە ئەوم وەک کەسایەتیەکی جیهانی ئاشنا بە سیاسەتی جیهانی و ئاگاداری ئینقیلابات و شۆڕشەکانی جیهان هاتە پێشچاو ئەو تەنیا زانا و شارەزا لە بواری سیاسیدا نەبوو بەڵکە ئەو لە هەموو بوارەکانە زانا بوو لە هەموو بوارێکەوە دەکرا لەگەڵی مناقەشە بکەی و لێی فێربی ئەو زانیاری لەسەر ئەدەبیات و وێژەی جیهانی هەبوو شارەزای شیعری شاعرانی مەزنی جیهانی بوو ئەو کەسایەتیەکی کەم وێنە و زۆر خوێنەوار بوو مرۆڤێکی زۆر کراوە بوو ئەو وەک سیاسەتمەدارێکی ئەوروپایی بۆ تۆ لە کێشەی کورد و ڕێگای چارەسەرکردنی دەڕوانی دەکرا بە باشی لێی تێبگەی کە خوازیاری چییە چی بۆ کورد ئەوێ بۆ داواکاری قوتموختاری و دیموکراسیە بە چی مەبەستێک هێزی پێشمەرگە بەکار ئەهێنێ و گرنگی پێئا من ئەوم وەک ڕێبەرێکی مەزنی کورد لە ئێران بینی ئەوم وەک کەسایەتیەک هاتە پێشچاو کە بۆ کورد جێگای متمانە بوو بەر لە قاسملو هیچ سەرکردەیەکی کورد ئەم سیفات و خەسڵەتانەی نەبوو کە بە شێوەیەکی زانستی لە سیاسەتی جیهانی بگا و لەو چوارچێوەیە ڕێبەرایەتی کورد بکە لە سەردەمی کۆماری مەهاباتەوە تا ئەو کاتە هیچ ڕێبەرێکی کورد ناناسی کە بە گرنگی ئەو نێوبانگی جیهانی هەبێت تەنیا پرۆفیسۆر قاسملو ئەم پلەپایەی لە سیاسەتە هەبوو زۆر باشە مستەر فێردینان ئەمەوێ ئێستا بچینە سەر ئەسڵی بابەتەکە کە ئەویش قسەکردنە لەسەر چۆنێتی ڕوودانی تیرۆری دکتۆر عەبدوڕەحمانی قاسملو و هاوڕێکانی لە ڤێننا تۆ وەک دیبلۆمات و ڕۆژنامەنووس و مێژونووسێکی نەمسایی وەک خەڵکی ئەو وڵاتەی کە
هاوڵاتی ئەو وڵاتی کەتیە قاسملو تیرۆر کراوە وە کەسێک کە دۆستی کورد و نزیک بە دۆزی کوردی و لە 76ەوە لەسەر ئەو قزیە ئەنووسیت ئەو ڕووداوەمان چۆن بۆ گێڕیتەوە ئەو تیرۆرە چۆن بۆ ڕوویدا. دکتۆر قاسملو بە پێی بەرنمەیەکی دیاریکرا و داڕێژرا و لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە کوژرا چونکە کۆماری ئیسلامی ئێران ئەوی بە مەترسیەکی گەورە لەسەرمانەوەی خۆی ئەزانی ئەویان بۆ کوشت لەبەرەوەی دکتۆر قاسملو بەلای ئەوانەوە خاڵی سەرەکی و بەهێزی ناو ئۆپۆزیسیۆنی ئێران بوو کە ناوبانگی جیهانی هەبوو کەسایەتیەکی ناسرا و نێو بەدەرەوە بوو دەیتوانی ببێ بە خاوەن هێزێکی زۆر مەترسیدار لەسەریان. قاسملو دڵنیا بوو لەوەی کە بە یارمەتی و تەنسیقی سیاسی لەگەڵ سۆشیال دیموکراتەکان ئەتوانێت دیموکراسی بۆ ئێران و خودموختیاری بۆ کوردستان بێنێتە دی. قاسملو خوازیاری ئەوە بوو لە ڕووی سیاسیەوە کار بۆ ئەوە بکە واتە لەگەڵ سۆشیال دیموکراتەکان لە ناو پەرلەمانی ئێران ئۆپۆزیسیۆنێکی بەهێز دروست بکە خۆی سەرپەرشتیار و بەڕێوەبەری ئەم ئۆپۆزیسیۆنە بێت. بەهێز و توانای ئەوان بە پێی قانون بربەرەکانی هەیەی حاکمەی ئێران بکە. قاسملو لە ڕاستیە ڕێبەری بەرەی دیموکراتی خواز بوو لە ناو ئێرانە. لە ئازاری 1979 لە میتینگی گەورەی مەهاباد کوردەکان داخوازیەکانی خۆیان لە 12 خاڵە ڕاگەیاند و پێشکەش بە هەیەی حاکمەیان کرد کە خاڵە سەرەکیەکان بریتی بوون لە خودموختاری بۆ کوردستان دیموکراتی بۆ ئێران بە قانونیکردنی مۆڵەت و چالاکیەکانی حزبی دیموکراتی کوردستانی ئێران لە ناو ئێرانێکی دیموکراتیە. دیارە هەیئەتی حاکمەی ئێران ئەمەیان بە مەترسیەکی گەورە لەسەر مانەوەی خۆیان ئازانی بەباشی ئاگاداری کەسایەتی و توانای سیاسی و کاریسمای کەسایەتیەکەی قاسملو بوون. لەو بڕواایە بوون ئەگەر قاسملو داریۆشی فرۆهەر پەرەیەکی دیموکراتی خواست لە پانتایەکی بربڵاوە پێک بهێن و لە ناو ئێرانی ئیسلامیە بە فەرمی و قانونی ڕۆڵی ئۆپۆزیسیۆنی سیاسی ئێران لە ناو پەرلەمانی ئێراندا بەدەستەوە بگرن ئەبێتە مەترسیەکی گەورە بۆ کۆماری ئیسلامی ئێران. لە 1970 دوای ئەوەی شەڕی ئێران و عێراق هاتەکایەوە سەدام ئەیویست لە ڕۆژاوای ئێران لە خۆزستانەوە تا باکووری کوردستانی ئێران واتە کوردەکان لە باکوور و عەرەباکان لە باشوور لە خۆزستان بۆ پێکهێنانی دەوڵەتێکی سربەخۆ بۆ خۆیان هانبات بربەرەکانی و شۆڕشێکی گشتی لە دژی ئێرانی ئیسلامی پێک بهێنن لە ناوچە دەوڵەمەند و نەوتیەکانی خۆزستان تا دەگاتە کوردستان سربەخۆیی خۆیان ڕابگەن. ببرە مەسەرفیدینان ڕاتەگرم ئەچمە لایەکی دیکە لە میوانەکان و کەواتە کورد و سەرکردایەتیەکەی پێشبینی ئەویان نەکردووە کە لە پاش ڕوخانی شا ئەو دەسەڵاتەی کە دێت چی بۆ کوور دەکات ینی کاریان لەسەر ئەوە نەکردووە کە بەدیلی شا کێ و چەند لەگەڵ ماف و داخوازیەکانی گەلی کوردایە لەو پارچەی کوردستان. ئێمە دەبێت یەک شتمان لەبیر بێ ئەوەی کە لە ماوەیەکی زۆر کووردە ڕژیمی شاڕوخە یعنی ئەتۆ بەر لەوەی ڕژیمی شابڕوخێ لە ئێراندا ئۆپۆزیسیۆنێکی بە قووەتت نەبوو کە ئەو ئۆپۆزیسیۆنە بە پێی بەرنمەیەکی سیاسیەوە بە پێی ڕێکەوتنیی سیاسیەوە پێکەوە بەرنامەدا بنێن بۆی کە بەڵێ ئەگەر ڕژیمی شاڕوخە ئێمە کە هاتینە سەرکار حکوومەتی داهاتووی ئێران چۆن دەبێت مافی نەتەوەکان چۆن ڕەچاو دەکرێت ئیدارەی وڵات چۆن دەبێت سەرمایە لە ئێراندا چۆن دابەش دەکرێت هەلی کار بۆ خەڵک چۆن دەرەخسێندرێ چ جیاوازەیەکی دەگەڵ حکوومەتی پێشووی ئێران دەبێت ئایا حکوومەتێک دەبێت حکوومەتیشی دموکراتیک حکوومەتیشی ناوەندی یا حکوومەتیشی فیدراڵی یا حکوومەتێکی کۆنفیدراڵی ئەوانە کاتێک دەکرێت ئەتۆ کە ماوەیەکی زۆرت بەدەستەوە بێت لە ئۆپۆزیسیۆندا بەڵام حکوومەتی ئیشا تۆ دەبینی لە نێوان چەند مانگان ناڕوخە یعنی زۆر بە کتوپڕی ڕوخە یعنی کەس باوەڕی بۆی نەبوو کە حکوومەتی شا ئەو حکوومەتەی کە بوو بە ژاندارمی ئەو ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەڕەشەی تەنانەت لە وڵاتە گەورەکان دەکرد و دەیکودی کاتی وەی بەسەر چووە کە چاوە سەوزەکان حکومان بەسەردا بکەن بە ماوەیەکی زۆر کەم بڕوخێ. باشە کەواتە با بچینە سەر ساتەوەختی ڕوودان و کاتی تیرۆرکردنی قاسملو و هاوڕێکانی لە ڤێن لە ساتەوەختی دانوستانەکان ئەم ڕووداوە چۆن ڕوویدا ئایا حزبی دیموکرات چ زەمینە سازیەشی کردبوو بۆ پاراستنی گیانی ئەو سەرکردەیە و هاوڕێکانی لە کاتی دانوستان و گفتوگویە لە ڕاستیدا هەروەکو ئاماژەم پێکرد
حزبی دموکرات و بەتایبەتی دکتۆر قاسملو زۆر بڕوایان بە دانوسان و ئاشتەوایی بوو زۆر هەوڵی ویان دەدا کە لە هەموو شێوەیەک بتوانن کەڵک وەربگرن بۆەوەی کە شەڕ ڕابوەستێ یعنی حکوومەت شەڕی بە کورد دەفرۆش بەڵام کورد شەڕی نەدەویست بەرگری لە خۆی دەکرد و بە هەموو شێوەیەک خوازیاری ئەوەی بوون کە بەرگری لەو شەڕ پێفرۆشتنە بکەن تەنانەت وەختێکە تۆ دەبینی لە کۆنگرەی چواردا ئەو 12 خاڵەی کە پێشتر هەموو بڵێن هێزە سیاسیەکانی کوردستانی و بە حیزبی دموکراتەوە بڕیارە لەسەردا بوو بۆ بێتە بنەمایەک بۆ مناقەشکردن مفاوەزەکردن لەگەڵ هەیەتی حاکمەی ئێران لەگەڵ ئەو سەرکۆماری ئەو وەختی ئێران بەنی سەدر ئەو 12 خاڵەیان کردە 6 خاڵ لە کۆنگرەی چواردا و تەنانەت دکتۆر قاسملو لە کۆنگرەی چواردا وتی ئەگەر 2 خاڵیش لەو 6 خاڵە قبول بکەن ئێستا ئێمە ئامادەین شەڕ نەکەینەوە ئێمە چەک دادەنین بە شێوەیەکی دیپلۆماتی بە شێوەیەکی سیاسی بە شێوەیەکی دموکراتیانە دەچینە پێشێ بۆ مافەکانی خۆمان بۆ خاڵەکانی دیکە خەبات دەکەین ئێمە وەک بارزانانی ناکەین کە بڵین یا 100% ئەوەی دەمانەوێت هەمومان بدنێ یاگەر نەیاندانی هیچمان نامێت ئەمە ئەوەی کە قبوڵیانە وەری دەگرین دەخێن ژێرفانمانەوە بۆی دیکە خەبات دەکەین جا ئەوەیە کە ینی زۆر بە ڕاشکاوی دکتۆر قاسملو تێدەکۆشا بۆەوەی کە لە ڕێوکی ئاشتەواییەوە لە ڕێوکی سیاسیەوە کێشەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ئێران چارەسەر بکرێ باش تۆ ئاماژەت بەوە کرد کە لە کاتی ڕوودانی تیرۆرەکەیە زۆربەی میدیاکانی جیهان لە هەواڵەکانیانە پەنجەی تۆمەتیان بۆ ئێران درێژە کرد بەڵام قسەیەک هەیە لەسەرەوەی کە عێراقیش بە جۆرێک لە جۆرەکان دەستی لەم تاوانەیە هەبووە بەوەی کە لە کاتی کارەساتی کیمابارانکردنی هەڵەبجەیە دکتۆر قاسملو بە ئاشکرا لە بەردەم میدیاکانی جیهانە سەدام و ڕژێمەکەی محکوم کردو بەو تاوانە ئەمە جۆرێک لە چینەی بەرامبەر بە قاسملو دروست کردو و عێراقیش لەو تیرۆرەیە بەشدارە ئەم بۆ چوونە چەند ڕاستە ئەم بۆ چوونە ئەڵبەتە توانی بە شێوەیەکی دیکە لێکی بدەیەوە دکتۆر قاسملو کاتێک کە کارەسات کیمیابارانی هەڵەبجاتە پێش لە ستۆکهۆڵم زۆر بە ڕاشکاوی کیمیابارانی محکوم کرد و کوتی هەر کەسێک ئەو کارەی کردبێ محکومە دەبێت بدرێ بە دادگای لاهە لە نێو کۆمەڵانی خەڵکدا لە سازمانی نەتەوەیە گرتوەکان دژ بۆەوە دەربکەون و محاکەمە بکرێ حتا هەواڵنێرێک لێ دەپرسێ ئەگەر سەدامیش بێت من کوتم هەر کەسێک سەدامیش دەگرێتەوە ئێراقش دەگرێتەوە بەڵام باوەڕ ناکەم کە ئەوان لە تێڕۆری دکتۆر قاسملودا دەستیان هەرچەند ئەوان دەکرێ بەهۆی ئەوەی کە سیخوڕیان هەبوو جاسووسیان هەبوو ئاگاداری ئەو هاتوچۆیی دکتۆر قاسملو بوو بن چون قاسملو خۆ بەڕێی تورکیەوە یا بەڕێی تاراندا سەفەری نەدەکرد ئەگە سەفەری دەکرد حتمما لە ڕێی بەغدایەوە بوو کە لە ڕێی بەغدایش سەفەر بکەێتەوە ئەوان دەزانن کە مەسەن ئایا دەچی بۆ پاریس یا دەچی بۆ لەندەن یا بۆ نەمسا یا بۆ هەرجگایشی دیکە ئەوەنی بەدڵنیایەوە ئەوان هەمیشە سیخوڕی خوان هەبوو ئاگاداری لەوانەیە ئەو مفاوەزات بەڵام باوەڕ ناکەم کە ئەوان دەستیان تێدا هەبوو بێت باشە سەبارەت بە نەمسا و ڤێننا ئەو سەرزەمینەی ئەو وڵاتەی کە قاسملویتیا تیرۆرەکرێ هەڵوێستی ئەوان چی بوو لە ڕووداوە کە دەنگدانەوەی هەواڵەکە لای ئەوان چۆن کەوتەوە شتەکە وەیە کە دکتۆر قاسملو وەکو میوانیش ڕسمی خۆ نەچێتە نەمساوە یعنی دەکرێت قبول بکەین کە حکوومەتی نەمسەیە دەوڵەتی نەمسە یا پۆلیسی نەمسە هیچ ئاگاداری ئەوەی نەبوو کە مەسەلەن بەچە ئامانجێکەوە دکتۆر قاسملو وەکەی دەچێتە نەمسا بەڵام دوای تێڕۆڕەکە دوای ئەوەی کە کارەساتەکە قەوماوە پۆلیسی نەمسا ئەرشی دەکەوێت سەر کە بۆ ئەوەی کە ئەو کەسانێک ئەو تێڕۆڕیان کردو ئەو کارەساتە چۆن کراوە کێ لە پشتەوە بۆ لەوانە بکۆڵێتەوە کە پاشانەکانە دوای لەوایان کۆڵیوەتەوە ئەڵبەتە لێرەدا مەسەن تۆ دەبینی یەکێک لە پکوژەکان بنەوی سەحرا ڕوودی دەتوانێت خۆی دەرباز بکە و بگەڕێتەوە ئێران بەڵام لە دوای تێڕۆڕەکە دەتوانی بڵێ حکوومەتی نەمسا یا دەوڵەتی نەمسا ئاگاداری ئەو تێڕۆڕە لە کاتی تیرۆرەکە پێویست نەبوو وەکو پرۆتۆکۆلی نێودەوڵەتی
گیانی ئەو دیپلۆماتە کوردی و ئێرانیانە پارێزراو بێت لە کاتی گفتوگۆ دانوستانەکەیە؟ ئەوان ئەگەر بە ئاگاداری نەمسە چوبانایە بەڵێ بەڵام بە ئەوان خۆ بە ئاگاداری نەمسەوە نەچوون. ینی ئەم کۆبوونەوە و دانوستانانە بەنهێنی کراون؟ بەڵێ. بۆچی بەنهێنی کراون؟ ئەو نهێنێک بوو لە نێوان کورد و ئێرانەکاندا یعنی خۆ بەڵام لە ناو ماڵی نەمسایەکاندا ئەمە کراوە. ئایا ئەمە ئەکرێت؟ وڵاتانی ئوروپایی هەم کەس ئازاد بۆ وەرزگاشت تۆ سەفەر بکەیت تۆ گەر ویزات هەبێ بۆ هەر وڵاتێکی بدەنێ سەفەر دەکەی بۆ وڵاتی خۆ تۆ پۆلیس ناکرێت بەدواتەوە بێ کە بزانن چێ بەدواتەوە چێ بدواتەوەنێ بەڵێ ئەگەر بەڕەسمی وڵاتێک تۆ داوەت بکە وڵاتێک لە تۆ میوانداری بکە ئاگاداری هەموو شتێک دەبێ و لەسەرێشتی دیکە پارێزگاری لە گیان و ژیانی تۆ بکە. ینی نەمسانەی زانیوە کە ئێران و حیزبی دیموکرات دانوستانەکەن لە وڵاتەکەی؟ ئەم ئاگاداری ئەوەی نیم باوەڕژ ناکەم چونکە وەختێک ئەوە کرابایە ئەنی ئەگەر بە ئاگاداری نەمسە بواە دەبوو نەمسە بۆ خۆی میوانداری ئەوانە بکە و لە هۆڵێک لە ساڵۆنێک لە شوێنش حکومیدا ئەو کۆبوونەوەی بکرێ و دانوستانە بکرێنێک لە شوقەیشتنی هێنیدا. بەنی سەدر وەک یەکەمین سەرۆک حکوومەتی ئێران وەک بەرپرسی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان ئەوتری ئەم پیاوەیەک یەک بۆ لە دۆستەکانی قاسملو یەک بۆ لە دۆستەکانی کورد. بۆچی حیزبی دیموکرات نەیتوانی ئەم دۆستایەتیە بخۆزێتەوە لە دەرەنجامە ئێران بووە نارێکی سەرسەختی دیموکرات و قاسملوش؟ پێم خۆشە ئەوەی ئاوا عەرزی جەناب بکەم کە ئەوەڵەم بەنی سەدر دۆستێکی وا ناسراوی کورد نەبووە هەندێک لە ئێرانێدا بەڵام دوای لاچوونی لەسەر دەسەڵات هێندێک هەڵوێستی گرتن کە دەکرێت بڵێن لە دادگای میکونوس پاش تڕۆری دکتۆر شەرەفکەندی هەڵوێستی باشی هەبوو ئەو جملەیەی کە دیان کورد وەختی خۆی کە فەرماندەی کولی قوا بۆ جەنابەت فەرمووی کتوویەتی پۆتینەکان و دامەکەنن تا کوردستان سەرکورد دەکەن لە دواییدا لەو توێژێدا بەڵامەوە خاڵخاڵی بۆشنی سەدر بەنی سەدریژەوەی کتۆ خاڵخاڵی بۆ توێتی پێڵاوەکان پۆستاڵەکانم داناکەنم ئەو جوێی خۆی بەڵام بەنی سەدریش بە شێوەیەک ئەوەی کوت بەڵام لەو توێژێکدا کە من خۆم لە پاریس لە تیشک دەگەڵی بەشدار بووم ئینکاری ئەوەی کرد کە ئەمن ئەوەم بەو جوورە نەکتووە و بەو مەبەستەی نەمکتووە بەڵام حتا ئەگەر کوت پێچی مادام دوعادەی کون نەمکتۆ ماناکە ئەوەیە کە ئەگەر کردبی تێشی بۆ خۆی پێکارێکی باش نەبووە بەڵام دۆستێکی زۆر نزیک نەبووە بەڵام لە هێندێک مەقاتەدا خۆی هێندێک شت دەڵێ کاگەر ئەوان نەڕاز بن نیشان دەدا بە جوورێک فەرقێکی هەبووە دەگەڵ ئاخوندەکان بە نسبەت قەزیەی کوردستان و حیزبی دیموکراتەوە مەسەلەن لە جەیەک کە دەڵێن دەبێ بۆ وتوێژ لە تاران و ئەوە دەبێ حکوومەت تەزمین بدا خمینی بە بەنی سەدر دەڵێت تۆ تەزمین بدا بەنی سەدر دەزانێ کە بەوی دەڵێن یەنی ئەوان تەزمین نادەن گۆیا خۆی دەڵێ ڕامەسپاردۆ کە بەقامەکەن و ئەوانە دوایی لە تڕۆری دکتۆر شەرەفکەندیدا لە دادگای میکونوس ئامادە بوو جەرەیانی سیستمی تۆری جەمهوری ئیسلامی ئاشکرا کرد کەسێکی نزیکی هەبوو بە نێوی شاهیدی سێ کە ئەوی هێنا لە دادگادا کە خۆی لە ئیتیلاعاتیەکان بوو مەسائلەکانیان باس کرد لەو چوارچێوانەدا بەنی سەدر هەنگاوی ناکە ناکرێت بڵین دۆستی کورد بەڵام دەکرێت بڵین بە قازانجی باشە ئەگەر ئێران مەبەستی تیرۆری قاسملو و لاوازکردنی خەباتی کوردانی ڕۆژهەڵات بوو بێ بۆچی لە سەرەتای ئەو شۆڕشەوە لە سەرەتای ئەو دەسەڵاتەوە قاسملو وەکو ئەندامی مەجلیسی خیبرەکان هەڵەبژێرێ و قبوڵەکرێت ئەو وەختەوە گەڵعان نەبوو ئەو وەختە ئینتخاباتی ئەوڵین ئینتخابات کە لێرانکرات دەکرێت بڵین ئینتخاباتێک بوو کە بەو جوورێ ئەلعان جەمهوری ئیسلامی مهندسی دەکا و بەرنامەی بۆدا دەڕێژێ ئەو دەمی ئەبەو شێوەیە ئەو توانایی نەبوو بۆیە هەڵبژاردنەکە کەسانی جێی باوەڕی خەڵکیشی لێدەهاتە دەرێ لە هەڵبژاردنەکە بۆیە دکتۆر قاسملو هەڵبژێردرا بەڵام بیر و باوەڕی دکتۆر قاسملو جێگای پەسەند نەبوو بەلای ئەوانەوە کە بە پێچەوەڵام قاسملو ناچێتە مەجلیسەکەەوە نەخێر ئەو دەیزانی کە بچێ بەو بۆ چوونەی ئەو هەیەی ئەو هەڕەشانەی خۆمینی چەند ڕاز بۆ پێشەوەی کە بچێت دەزانی خۆمینی بۆ خۆی سەرچاوی بڕیار بوو بڕیاردەری یەکەم بوو لە جەمهوری ئیسلامیدا هەر ئێستا پاش ئەو هەموو ساڵە خامنەی بڕیاردەری ئەسڵێ جا خۆمینی مووقعەتێکی دیکەشی هەبوو لە باری مەسەبێەوە و نفوزێکی دیکەی هەبوو کوردەکان چیان کردووە بەو شێوەیە لەو سەرەتایەوە
لە حیزبی دیموکرات و لە کوردەکان کەوتنە گومان و لە ڕوانگەی لە ناری دروست بوو لە ڕوانگەی جمهوری ئیسلامی و کورد و تاوانی هەبوو یەکانی دموکراسی خوازی بوو یەکانی مافی نەتەوایەتی خوازی بوو یەکانی بەرابەری و عەداڵەت خوازی بوو کە ئەوانە دەگەڵ ماهیەتی جمهوری ئیسلامی یەکی نەدەگرتەوە دووەم ئەوەی کە کورد و حزبی دموکرات دەرەسیدا و دکتۆر قاسملو وەک کوتم دەرەسی ویدا لەو ڕێفراندۆمەدا کە بەستێنی بۆ هاتنە سەرکاری ڕێژیمێک و سیستیمێکی ئاوا خۆش کرد بەشداری نەکرد چون دەیزانی لە ڕێژیمێکی ئاوادا جیاوازی دەکەوێتەوە هەڵاواردن دەکەوێتەوە دموکراسی جێ پێلێژ دەبێ نەک پێلێژ دەبێ هەر ئەسڵەن بەلایەوە ناچن مافی نەتەوایەتی قبول ناکرێ و ئەوانە مەسائلێک بوون کە کورد شتی خۆی هەبوو جمهوری ئیسلامی بوری بۆچوونی دواکەوتوانەی دەمەقابل ئەوەیدا هەبوو و لە تەقابولدا بوون لە دژی یەکتر و ئەو وەختە ڕەنگە حیزبی دیکەش هەبوو بێ حدی ئەقل وەکو ئاخوندەکاندانی کەم بیری نەکردبێتەوە بەڵام لەژێر تاسیری ئەو جەو و فەزایەدا لە ئەنگریان لە جمهوری ئیسلامی دەکرد تەنانەت هندێک لە لایەنە چەپەکانیش دیانکو دژی ئەمریکایە چونکە خومێنی قسە بە ئەمریکا دەڵێ یا جمهوری ئیسلامی قسەی پێ دەڵێ ئەوان کاریان بەوە نەبوو ئەو ڕژمە چ بۆ خەڵکی ئێرانە دەکا کاریان بەوەی بوو چ بە ئەمریکا دەڵێ باشە یەکێکی دیکە لەو کوردانی کە هاوکات لەگەڵ هەڵبژاردننی قاسملووە بۆ ئەندامی مەجلیسی خیبرەکان هەڵبژێرە حەسەنی ببوورە غەنی بلوریانیش ئەویش بەشداری نەکرد بۆچی ئەو ئەسڵەن هەڵ نەبژێردرا کە بەشداری بکە دەنگەکەی هێنابەوە بەڵام لە ئیعلامی نەتیجەکەدا ناوی وی نەبوو ناوی دکتۆر قاسملو هەبوو دوو ئاخوندی دیکەی شیعە زۆر باشە زۆر جار بەدەر لەم تێڕۆنانی ئێوە بۆ تۆمەتبارکردن و تاوانبارکردنی ئێران لە کەیسی تیرۆری قاسملو زۆر جار ئەوترێت ئەم پیلانێکی نێودەوڵەتی بووە سەرنجی کاک حەسەنی شەرەفی لەسەر ئەوە چیە ئایا بەڕاستی تیرۆری قاسملو پیلانێکی نێودەوڵەتی بوو من بە پیلانێکی نێودەوڵەتی نازانم و حیزبی ئێمەش قەت بە پیلانی نێودەوڵەتی نەزانیوە چونکە دنیای ئەوڕۆ کە دنیایەکی تەنانەت ئەو کات دموکراسی باو بووە دکتۆر قاسملو ئەفکارێکی هەبوو کە دنیا قبولی بووە چون دنیای پێشکەوتن بە ئاسانی لە ڤێن بەڵام پایتەختی نەمسا ئەگەر پلانێکی نێودەوڵەتی نەبووە چۆن ئەوەندە بە ئاسانی ئەم تیرۆرە ئەکرێت و بکوژان و ئەنجام دەرانیشی دەستگیر ناکرێن زۆر سادەیە چونکە پیلانی کوشتنی دکتۆر قاسملو هەمیشە لە بەرنامەی جمهوری ئیسلامیدا بووە لە ئەوڵەوە کەکتم خومینی هەڕەشەکەی کرد بەڵام تا لە شاخ بوو تا لە نێو پێشمەرگەدا بوو پارێزراو بوو بەڵام جمهوری ئیسلامی ئەوەی دەزانی ئەو هەموو بۆمبارانەکراین لە شاخی ئەو هەموو تۆ بارانەکراین کاتێشە بارانەکراین لە شوێنی مختلف بەڵام نەیانتوانی بۆیە پیلانیان داڕشت کە لە ڕێگای بەزاهیر وتوێژەوە لە ڕێگای دیتنەوەی چارەسەری مەسەلەی کوردەوە دەگەڵ دکتۆر قاسملو دانیشتن جارێک دەگەڵی دانیشتن لەوێ مەسائلێک مەطرح بوو بەڵام بە هەدەفەکەیان نەگەیشتن جاری دوایە داوایان کردەوە نظری ڕێبەرایەتی حیزبەوە بوو کە دکتۆر قاسملو چێ دکتۆر شەرەفکەندی بچێ دکتۆر شەرەفکەندی چوو کە دکتۆر شەرەفکەندی چوو بۆ ویەن جمهوری ئیسلامی حاضر نەبوو دانیشتەکە کە خۆی داوای هەبوو لەگەڵ دکتۆر قاسملو دانیشت باشە دەبوو هەست بەوە کرابە کە پیلانێکەیە بۆیە ئیسرارەکە زۆرتر لەسەر دکتۆر قاسملووە جاری سەیوم پاش چەند مانگ دوای ئەو دانیشتنی پێشتران لە ویەن دانیشتەکە بوو کە ئەو حادیسە تاڵی لێکەوت بەڵێ هەر لەسەر گومانی پیلان نێودەوڵەتیەکە باز لە ڕژێمی بەعس و حکوومەتەکەی سەدامەکرێت کە بە جۆرە لە جۆرەکان ناڕاستە خۆ ئەویش دەستی هەبوو لەو تیرۆرەیە بەوەی کە دکتۆر عەبدوڕەحمانی قاسملو لە کارەساتی کیمیابارانی هەڵەبجایە لە بەردەم میدیاکانی جیهانە سەدام و ڕژێمەکەی مەحکوومەکە بەو تاوانە ئەمە تا چەند کاریگەری هەبوو لەسەر من ئەوەی نە بە شتێکی دروست دەزانم نە هیچ کاریگەرێکی بووە لەبەرچی لەبەرەوەی کە ئەوەڵان ڕژیمی سەدام حوسێنی ڕژیمێکی دیکتاتۆر بوو ڕژیمێکی خونخوار بوو کارەساتی وەک هەڵەبجەی خوڵقاندووە کارەساتی زۆری دیکەی دەگەڵ کورد کردووە بەڵام لەباری ئەخلاقیەوە قەت ڕێبەرانی کوردی بەو جوورەی کە جەمهوری ئیسلامی ترۆری کردوون ئەو ترۆری نەکردوون ئەو هەموو مفاوەزە هەبووە لە بینی ڕێبەرانی کووردا چوونە بەغداد بە سڵامەت بەڵام خۆ لێرەش بەڵام ترۆر لە مەلام سەفای بارزانی بەڵێ خەڵکیان بۆ نار تەقینەوەیان کرد من ناڵێم نەبووە بەڵام دەڵم بەو شێوەیە کە جەمهوری ئیسلامی بە بەرنامە داڕێژراو بووە هەمووان لە ئێرانێکە دیقەت بکەیت تقریبەن
هەر ڕێبەرانی کورد نەبوون ڕێبەرانی ئۆپۆزیسیۆنی دیکەش ترۆر کراون بەڵام ئەوە کە عێراق بەو جوورە دژمنی کورد و حیزبی دموکرات نەبوو عەلاڕەغمی هەموو ماهیەتی دیکتاتۆرەکەی کە جەمهوری ئیسلامی هەبوو بێجگەلەوەی زۆر شتێک کە نیشان دەدا ئەو ترۆرە بێجگە لە جەمهوری ئیسلامی کەسی دیکە نییە دەتوانم باس بکەم یەکەم هەڕەشەی خومینی لە ئەوڵەوە دووەم ئەوە کە داوا دەکرێت مام جەلال و ئەحمەد بن بللا لە دانیشتنەکەدا بن ئێران ڕەفزی دەکاتەوە قبول ناکات لەبەرەوەی کە ئەوان بەرنامەی ترۆری هاوکات لەگەڵ دکتۆر قاسملوودا نەبوون دووەم ئەوەی کە تۆ بزانە مەسئلەی ترۆری دکتۆر قاسملوو زۆر مەسئلەکەی ڕوونتر و ئاشکراتر بوو کە جەمهوری ئیسلامیە تای دادگای میکونوس و ترۆری دکتۆر شەرەفکەندی بەڵام ئاڵمان لەگەڵەوەی ئەو شتانەی لە دەستدانە بوو کە لە ویەن هەبوو کەشفی کرد ئاشکرای کرد و معرفی کرد بەڵام لە ویەن لە ڕۆژی دوای حادیسەکە ترۆرەکەی دکتۆر قاسملووی دەمانچەیەک قەمسەڵەیەک کاپشنێک و مۆتۆرسکلێتێک لە نزیک شوێنێکی ئاشغاڵدانی دۆزرانەوە نزیک بە شوێنی ڕووداوەکە بە فاسیلەیەک لەوێ دیار بچوم لێ فراندا بوو ڕۆیش بوون قەمسەڵەکە هیچ بەڵام دەمانچەکە جێدەستی پێوە دیار بوو وە پۆلیسی ئاشکرا بوو جێدەستی چی پێوە و چێ بەکارهێناوە دوو ئەو مۆتۆرسکلێتە ئاشکرا بوو لە چه فروشگایە کراوە چێ کڕیوێتی وە پەیوەندی کڕیارەکەی دەگەڵ سەفارەتی جەمهوری ئیسلامی لە ویەن چەندە بێجگەلەوەی خودی ئەوانەی ترۆڕەکەیان کردبوو حاجی مستەفەوی کە ون بوو یەک دوو ڕۆژان لە دوای قەزیەکەی ئێران هەڕەشەی کرد لە ئوتریش کەەوە دیپلۆماتێکی مەدە و حادیسیدا ون بوو دەمانەوێتەوە دوای دەرکەوت پاستێ چوار ڕۆژان ئێران بێدەنگ بوو چونکە لە تەریقی سەفارەتی ئالمانیانەوە خۆی گەیان بوو گەیشتەوە ئێرانی بەڵام سەحرارودی کە بریندار بوو لە بیمارستان بوو بلا فاصله ئێران داوای کرد بیبەنەوە بۆ معالجەی لە حاڵەتێکدا هەر وڵات دەوڵەتێکی دیکە باە ئەگەر ئوتریش نەبایە دەیهێشتەوە معالجەشی دەکرد ئەقلەن ئەگەر وەکو تاوانباریش نەبا وەکو شاهید دەیهێشتەوە کاتۆ لەو جەلەسەدا بووی ئەو شتە چۆن ڕوویدا نیان بردە دادگا کە پرسیاریشی لێ بکەن بردیانەوە مستەر فێردینان هینا بیشلەر دیپلۆمات و ڕۆژنامەنووس و مێژونووسی نەمسایی هەروەها بەڕێز حەسەن شەرەفی جێگری سکرتێری گشتی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران هەروەها بەڕێز مامۆستا سەپان نوێنەری پێشووی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران لە ئەڵمانیا سوپاس بۆ بەشداریتان لە گەڵمان لە بەرنامەکە بەڕێزان سوپاس بۆ ئێوەش کە تا ئێستا گوێبیستی ئەڵقەی یەکەمی دیدارەکە بوون تا ئەڵقەی داهاتوو تاواکردنی تەوەرەکان بەخواتان سپێنی خواتان لەکەن.